بە قەرزدارکردنی وڵات خەونی هەزاران ساڵەی شەیطان بوو بۆ ئەوەی کە بتوانێت خەڵکانێک بێنێتە سەر حکم کە تەنها ڕیبا وەربگرێت، قەرز وەربگرێت، وڵات ببوژێنێتەوە بە قەرزە. ئەم شتەشی بۆ نەچوە سەری لەبەر دینداری خەڵکەکە و لەبەر حکمی دینداری حکمی ئەو وڵاتانە یاخود سەر ئەو زەویە بۆی کە دین حکمیە کرد چ لە ڕۆژ ئاوە مەسیحیەکان چ لە وڵاتەکانی خۆمان ئیسلام حکمیە کرد کە هەردووشیان دژی ڕیبا بوون. بەڵام کاتێک کە شۆڕشی فەڕەنسا دروست بوو ئەلمانیەتیان هیناکایەوە کە ئەوان هینانەکانەوە با بڵێن ڕیبادەرەکان هینانەکایەوە خەڵکیان پەمپدا دژی کەنیسە بۆ ئەوەی کە ئەم خەونیان بێتە دی بۆ ئەوەی کە خەڵکانێک بێنە سەر حکم کە ڕیبا وەربگرن. کە ئێستا لە مێژووی ئەلمانێتە وامان بۆ نیشان ئەدەن وامان پێ ئەڵێن کە گوایە کەنیسە گەندەڵ بووە خراپ بووە لەبەر ئەوە بووە. ئەمە حەقیقەتێکە ڕاستە، بەڵام لەسەر ئەم هۆکارە نەبووە کە شۆڕشیان دروست کرد و دینیان لە دەوڵەت زیاد کردەوە، بەڵکو بۆ ئەو خەونە بوو کە بتوانن خەڵکانێک بێنە سەر حکم کە بتوانن ڕیبا وەربگرن. ئەم خەونەشان هاتە دی بۆ ئەگەر سەیری مێژووی بانکەکان بکەین هەمووی لە دوای شۆڕشی فەڕەنساوە ساڵی 1821 بانکە جیهانیەکان دامەزران کە چەند ساڵێک لە دوای شۆڕشی فەڕەنسا بانکیان دروست کرد، بەڵام بانکەکان مرکزی نەبوون یا خۆت بابڵێن زۆر دەستیان بڵاو نەبوو، بەڵام کە توانیان لە ڕۆژ ئاوا خاوەن بانکەکان ئەم شۆڕشە بەرپا بکەن و خەڵکان چەواشە بکەن بۆ ئەوەی کە دین لە دەوڵەت زیاد بکەنەوە. ئەوە بوو هەر لە دوای شۆڕشەکە ساڵی 1970 کە شۆڕشەکە کرا لە فەڕەنسا ئەوە بوو خەونەکان هاتە دی بانکیان دانا بۆیە لە ئیتالیا و فەڕەنسا و نەمسا و ئەڵمانیا و بەریتانیا 5 بانکی مرکزیان کردەوە بۆی کە بتوان قەرز بدەن بە حکومەتە ئەلمانیەکان کە پێشتر خەونیان بوو نیان ئەتوانێت بدەن بە مەسیحیەکان لەبەر ئەوەی لە دینەکەیان حەڕام بوو. ئەگەر کەسانێکیش وەریان گرت بە زۆر بە نهێنی وەریان ئەگرت بەدزی بوو بە شێوەیەکی بڵاو نەبوو. بۆیەشە هەتا ئێستا شوێنەواری ڕیبادەرەکان لە ڕۆما لە ئیتالیا هەرماوە کە شەوان ماسکیان ئەبەست ئەو کەسانێک ئەچون ڕیبایان وەرئەگرت بەدزی ئەچون ئەو کەسە مەسیحی باە دیندار باە یاخود دەسەڵاتداری ڕۆمەکان باە یان دەسەڵاتداری مەسیحیەکان باە ئەچوو بەدزی وەریەگرت لەبەرەوەی ئەیزانی کە ڕیسوە ئەکرێت لەلایەن خەڵکی دیندارەوە کە ئەویان گوت ئەمە ڕیباخۆرە. بەڵام کە شۆڕشەکە کرا و خەونەکان هاتە دی خەڵکەکەیان پەمپدا بۆی کە گەندەڵەکانی کەنیسە بکەنە هۆکاری ڕوخانی کەنیسە بۆی کە بتوانن ڕیبا بدەن بە خەڵک.